بڕیارە لە چەند ڕۆژی ئایندەدا ناوەندی ڕۆشنبیری ڕەهەند نوێترین کتێبی نووسەر و ڕۆماننووس بەختیار عەلی بە ناونیشانی گوتاری مانەوە لا دووتوێی 220 لاپەڕەدا چاپ و بڵاو بکاتەوە. نووسەر سەبارەت بەم کتێباڵێت گوتاری مانەوە یەکێکە لەو زاراوانەی زۆر جار لە نووسینەکانما بەکارم هێناوە. ئەم کتێبە هەوڵێکە بۆ ڕوونکردنەوەی مانای گشتی و ئەو زاراوەیە و هەروەها خوێندنەوەی کاریگەریەکانی لە بوارێکی دیاریکراودا کە بواری بیناسازیە. گوتاری مانەوە زادەی ترسێکی مێژووی قوڵە و وای کردووە مرۆڤی کورد پتر لە سنووری بەرگریکردندا لە مانەوەدا بمێنێتەوە. هەروەها لە سنووری پێداگرتنیشدا لەوەی نەتوانراوە یاخود ناتوێتەوە ماوە و هەردەمێنێتەوە. ئەو عەقڵێتی ئەم گوتارە دروستی کردووە، کارێکی کردووە مرۆڤی کورد بە ژیانی ڕووتەوە بنووسێت و نەوێرێت هەنگاوی شارستانیانەی گەورە و بوێرانە بنێت. ئەوەی بە زیندوێتی و مانەوە ڕەزامەندین لا گەلێک ڕووی ترەوە لاوازی خستووی کارێکی کردووە لا خەونی گەورەوە بە دووربین. ئەم گوتارە لەگەڵ مێژوودا دەجوڵێت، شێوەکانی و زمانی گزارشتی دەگۆڕێن. ترسناکترین جۆرە ئاڵوگۆڕێکیش بەسەریدا بێت ئەو کاتەیە لە گوتاری مانەوەی نەتەوەوە بەرەو گوتاری مانەوەی دەستە و تاقمە بچووکەکان هەرز دەهێنێت. ئەم کتێبە هەوڵێکە بۆ تێگەیشتن لە کاریگەری ئەو ئاڵوگۆڕانە لەسەر فۆرمی خانوبەرەکان لە شێوەی کلاسیک و گوندەکیەوە بەرەو شێوازی بیناسازی مۆدێرن.